مامۆستا من حیجابم لەخوا بەزیادی و پانتۆڵە و شتانە ناکەم الحەمدا بەس نوێژ تاخیرەکەم. ئەبێت تۆ لە یادت بێت کاتی خوای پەروەردگار باسی نوێژنەکەرمان بۆ کا و سزای نوێژنەکەر ئەفەرمێ ما سەلەکەکم فی سەقەر. ئێوە چێکن لەم سەقەڕە یا سەقەر شوێنێکی زۆر ناڕەحەتە، خوای گەورە تەرخانی کردو بۆ کەسی نوێژ نەکرد. پرسیاریان لێکا ئێوە چێکن لەم شوێنەیە؟ قالوا لم نكن من المصلين. ئێمە نوێژمان ناکرد. ئەمە جوابی نوێژنەکەرەکانە. بەڵام شوێنێکیش هەیە دۆڵێکی زۆر قوڵ و ناشرین و ناڕەحەتە لە جەهەنەمە ناوی وەیلە. بەڵام ئەمە بۆ کەسانێکە کە نوێژ ئەکەن بەڵام چی نوێژێک. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. ئەوانی کە نوێژەکانیان تەخیر ئەکەن بە ئەنقەست. یعنی ئەگەر کەسێ نوێژیش بکات نوێژەکانی بە ئەنقەست تەخیر کات یا لە نوێژەکانیان زۆر پەلەکات نوێژەکانی زۆر بە هاکەزایی بەڕێکە ئیهتیمام بە نوێژەکانی نەدا خوای گەورە هەڕەشەی وەیلی لێداوە. وەیل بۆ ئەو نوێژ خوێنەی کە نوێژەکەی تەخیرەکە لە کاتی خۆیان نایکات بە ئەنقەست نوێژی بەیانی هەر نایکات هەر گوێشی ناداتێ ئەسڵەن خار خەمباریش نییە بۆی جەڕەسیشی بۆ نانێتەوە و کەسیش ڕاناسپێرێ کە خەبەری کاتەوە. کاتێک کە ئەو نوێژە لە دەست دەرەچێت و بە خەیاڵیشتان نایە خوای گەورە هەڕەشەی جەهەنەمی لێداوی. فويل للمصلين. ويل ناڕەحەتی و ئازار بۆ ئەو نوێژ خوێنانەی الذين هم عن صلاتهم ساهون کە لە نوێژەکانیانە ساهونن یعنی کەمتەرخەمن لە کاتی خۆیان نایکات نوێژێکی کرچوکاڵ ئەکات بە منەتەوە ئەیکات زۆر بە سەریعی ئەیکات چوار نوێژەکە و پێنج ناکات ڕۆژی وا هەیە چوار ئەکات و دانەیەکیان ناکات ئیهمالە. ئەوەنەی یاریکی بەلاوە گرنگە نوێژەکەی بەلاوە گرنگ نییە. ئەوەنەی تەلەفۆنێکی بەلاوە گرنگە نوێژەکەی بەلاوە گرنگ نییە. ئەوەنەی کڕین و فرۆشتن و سەر دوکانەکەی بەلاوە گرنگە نوێژی جەماعەتی بەلاوە گرنگ نییە. ئەوەنەی دراست و خوێندنەکەی بەلاوە گرنگە نوێژی جەماعەتی نوێژی بەلاوە گرنگ نییە. بۆیە خوای گەورە هەڕەشەی داوە لەو کەسەی کە نوێژەکەی تەخیرەکات و ئەو سیفاتانەی تەیە کە من باسم کرد.